کچێ فەقیری بوو ماربێرانی بوو دەردەسەری بوو ئەستولکۆکەیان دەکرد بە سێرێ پیا شکور بوو لە بە چێ سوێسپێ عالم خەوی لێ نەدەکات عالیمەکە بوو ناوی تایت بوو ئەو تایدەی دروست کرد چێ سوێسپێ نما عالم ئێوەران شیوی لێ دەندرا پیرخەنی بوو ساوار شلە ساوار بوو نار و شفتی بوو نار و گندۆرە بوو ترێی چێ پێی دەکڕا ئەجا عالم کەفت بوو مادی بوو کاسبی دەکرد خۆیان داویشتە بن جازمی حتا سبەیێ خۆیان هەر دەکڕان لەبە چێ سوێس پێی ماری ئاوا بێی بەبەر ڕەحمەتی خودای کەوی ڕاستە کابرایەکی ئەمریکی بوو ئەو تایتەی دروست کرد کە دل و بەرگ بشوورێ نما ئەسپەیەکە نما زۆر باشە بە گەنجی چ ئیشەکرد دەکرد مامۆستا ژیان ئەو کاتە زەحمەت بە خودای ئەمەیان لە ساڵی تقریبن 58 ئەمنیان ناونووس کرد لە مەکتەبێ لە 50 چوو بە مەکتەبی مەولەوی لە شارە ئەتیبای بوو دوایش هەتا مەرعەلەی سنفی دووم خێن بابم بەسەدان نما مەجبوورم کاسبی بکەم کاسبی بکرد ئەمەلاتیم دەکرد شەکەراتم دەفرۆش لە گەراجان بەردە چەرخ و دەرزی و ئەوانە لە گەراجان هەبوو ئەجە سایقە پەستەکان دایانگۆتا ئەوانی دەشتێ داکوواوا لێ بکەم هەر کەسە بە فرێق و سعات پاس نوێژێ نەینی بەزی دێڵم پەس دەچۆ گوندی پەستیش لە هەولێرە دروست دەکرا لە نەجەویش دروست دەکرا دار بوو بەدفۆرتە بوو پیکەپ گەورە لەویان دروست دەکرد یان کرمانزەتی دەیانگۆ ئەنتەرناش بەخۆی ئەنتەرناش فیناڵ بوو لۆری بوو بۆ دەکەی عیبنێبی پشتەوەیان لێ دەکردەوە لەوێ وەستاونسەکە بوو کاکە عارفە بوو برابوون لەگەڵ ڕۆفی ئەوانە شاگرد بوون لەوێ ساڵە چێ پیکە بە چیلۆ کابرایەکی دروست دەکەن پیکەپ عازر دەبی بەتەمای بێتە دەرێ گەورەیە نایەتە دەرێ ئەولایان لێ کردەوە بڕیان چایان کردەوە ئەو جا پیکە باتە دەرێ ئەو هابوو دوای هێواش دەستم بە کاسبی کرد و بەڵام لە منداری ئەمن لە فڕقەی نێشیری بوو